توندوتیژی جەستەیی لە هەرە بڵاوترینیانە. هەندێک جار خێزان بەکاری ئەهێنێ وەکو ڕاستکردنەوەی ڕەفتار، وەکو ینی لەو وایە کە ئەمە جۆرێکە لە جۆری پەروەردەکردن. ئەنجا ئێمە چەندین جۆرمان هەیە لە مامەڵەکردن لەگەڵ مناڵە کە هەڵەن یەکێک لەوانە عەزێدانە، واتە عولفە کە بەرامبەر بە مناڵەکرێ. ئەمە جۆرێکە لە مامەڵەی خراپ. جۆرێکی ترمان هەیە کە بریتە لەوەی کە ئیهمالیەکە، ئەنی بەی شێوەیەک لە ڕووی عاتفیەوە، لە ڕووی خۆشەویستیەوە، لە ڕووی گرنگی بیدانی ڕواڵەتی مناڵەکە، یاخود گوێ لێگرتنی، یاخود ئەمە ئیهمالی ئەکات خێزانەکە. یاخود جۆرێکی ترمان هەیە ئەوەی خێزانەکە جێگیر نییە لە مامەڵەیە، ینی تاوێک زۆر باشە لەگەڵ مناڵەکە و ڕێگەی پێدا ئەو شتانە بکە، لە کاتێکی ترا ڕێگەی پێ نادا ئەو شتانە بکە، یان باوکەکە ڕێگەی پێدا دایکەکە ڕێگەی پێ نادا، واتە پێی ئەوترێ مامەڵەی متەدەبدب. جۆرێکی تریشمان هەیە لە مامەڵەکردن لەگەڵ مناڵەکە ئەویشیان زۆر خراپە، بریتە لە ناسپێدانی زۆر، ینی ڕاستەخۆ فرمانەکانی مناڵەکە جێبەجێ ئەکا کە ئەمەش لە کات ینی لە لایەکی ترەوە زیان بە مناڵەکە ئەگەێنێ، کەواتە ناتەن دروستە. بۆیە زۆر بەیکات خێزانەکان هەوڵەدەن کە جۆرێک لە لێدان بۆ نەبەرامبەر بە مناڵەکە بەکاربێن و ڕاستکردنەوەی ڕەفتار. کێن ئەوانەی کە ئەم جۆرە بەکارێنن؟ خێزانە، یاخود ئەگەر قوتابخانەکەم بەونمە مامۆستایە، یان کەسانێکن کە لە دەرەوە وەکو هاوڕێکانی خۆیەتی کە بەکاریهێنن، بڵێن توندوتیژی جەستەییەکە. توندوتیژیە دەرونیەکە لەلایەن ڕەفیقیشەوە ئەبێت، بۆ منە کە زۆربەی هەرە ئەم حاڵەتانە بڵاوە کە ڕوبەڕووی مناڵی خاپێدایسی تایبەتە بێتەوە، گاڵتەیان پێەکەن، ونمە پێڵەن تۆ ئەمەد نییە، تۆ وای، تۆ نازانی قسە بکەی، هەر جۆرێکی تر بێ وەکو گاڵتە پێکردن کە ئەمە جیانێکی دەرونی بەجێڵە. بەڵام توندوتیژیە جنسێکە لەلایەن زۆربەی کەسەکانەوە ئەکرێت، یعنی ئەکرێت کەسی نزیکی ئەو کەسە مناڵەکە بێ، ئەکرێت کەسێکی دەرەوەی مناڵەکە بێ کە مناڵەکە خۆی نایناسێت، ئەکرێت هەر کەسێکی تر بێ کە تەندروست نەبێ، واتە لە ڕووی دەرونیەوە، چونکە ئەوانەی کە تەحەڕوشی جنسی ئەکەن یاخود ینی ئەزێتی مناڵەکە ئەدەن لە ڕووی دەرون، ینی دەڕووی دەرونیەوە تەواو نین ئەم کەسانەیە، واتە تەندروست نین، کەسانی ئاسایی نین. لەبەروی کەسانی ئاسایی هەمیشە ئەوە ئەزانێت کە نابێت بەرامبەر بە مناڵ هیچ جۆرە توندوتیژێکی جنسی بکرێ بەرامبەر بە مناڵ. بۆ ئەو مناڵانەی کە بۆنمە تەمەنەکەیان تەمەنی ئەوەیە کە قسە بکات و شت بگێڕێتەوە، ئەوە منداڵەکە باسیەکە، بۆنە من ئەڵێ ئەوم بەرامبەر کراوە یاخود ئەوم بەرامبەر کراوە، چونکە هەندێک توندوتیژیە لە جستەی مناڵەکە دەرەکەوێت، کەوتنە پاڵی پێوانێ نەیخان وەنە لێ ئەدەنشی نەبێتەوە، ئەمانە لە جستەی مناڵەکە دەرەکەوێت. بەڵام هەندێک توندوتیژی هەیە وەکو توندوتیژیە دەرونیەکە یان توندوتیژیە جنسیەکە کە ڕەنبێ خێزانەکە بۆ ئەو دیقەتە نەیە، ئەو کاتە دەرناکێت بە مناڵەکە، ئەبێت مەسەلەن گوێ بگرێ بۆ مناڵەکە و لی بپرسێتەوە، یان دیقەتی ڕەفتاری مناڵەکە بات و دیقەتی جستەی مناڵەکە بات، بۆ منە پشکنینی ئەو شوێنانەی کە وروژێنەری جنسین بە وردی بە دوواداچون بۆ مناڵەکە و سێرکردنی ڕەفتاری مناڵەکە، چونکە گەری مناڵەکە و ڕەفتارە دووبارە کاتۆ لەگەڵ هاوڕێکی خۆیان گەر بەرامبەر بەخۆی بکرێ، بەم نیشانانەیە دەرەکەوێت. بەڵام ئەگەر هاتوو منداڵەکە بۆ منە قسەی نەکرد، زۆر جار هەیە مناڵەکە بە گریان بە بێتاقەتی بە دووبارە ئەو ڕەفتارە ئەکاتەوە بەرامبەر بە کەسێکی تر کە خێزانەکە ئەڵێ بۆ منە ئەمە نەکراوە، بۆ منە لە خێزانی ئێمە ئەم جۆرە ڕەفتارە نییە، سەیرەکە مناڵەکەی دووبارەی ئەکاتەوە، یاخود عەسەبیە بێ مناڵەکە لە ڕادەی زیاد لە پێویستیان ترسی بۆ دروستە بێ، ئەمانە کۆمەڵێک نیشانن کە لە مناڵەکە دەرەکەوێت. بەڵام ئەگەر تەمەنەکەی گەورەتر بوو توانای ئاخاوتنی هەبوو، ئەوە مناڵەکە تا حدێک باسیەکە، بەس دەبێت خێزان متمانێکی واهی دروست بکە لە لای مناڵەکە بتوانێت ئەم شتە باسکە، چونکە زۆر لە مناڵ هەیە کاتێک کە ڕوبەڕووی ئەبنەوە لەلایەن کەسانی دەرەکەوە ترسیان هەیە لە باسکردنی ئەوە، ینی یاخود ئەیان ترسێنن ئەگەر باسیکە. ئێمە لە ڕووی پەروەردەییەوە چەندین جۆر سزامان هەیە پەروەردەییە، یعنی زیانی دەرونی ناگەێنێ بە مناڵەکە، بۆ منە بێبشیەکەی لەو شتێک کە خۆی حەزی لێتی بۆ مایەکی دیاری کراو، یاخود مەسەلەن
ئەرکێکی ئەدەیتێ لە مقابل بۆی کە ئەو ڕەفتارەی کردووە یاخود حەزی لە چییە مەمایک لی مەحرومەکەی بەم جۆرە ینی کۆمەڵێک ڕێگا و یاسا و ڕێسای خۆی هەیە کە بەکارێنی بۆ ڕاستکردنەوەی ڕەفتاری مناڵەکە. بەڵام هەندێک جۆر سزامان هەیە کە زیانەکەی زیاترە، ینی سوودی نییە، زیانی زیاترە، وەک لە لێدان بە هیچ شێوەیەک ئەوە سوودی نییە بۆ مناڵەکە و زەرەری پێگەێنێ و ڕەنبێ لەو لەحظە ساتیان بە شێوازێکی موقت منداڵەکە وازە و ڕەفتارە هێنێ کە کردوێتی، بەڵام لە بنەڕەت تا چارەسەر ناکرێ. بۆی جاری وا هەیە کە بەکارهێنرێ لەلایەن کەسانی تریشەوە یاخود مامە خاڵە هەر شتێکی تر وەکووا بەکارهێنێ کە مۆک و ڕاستکردنەوەی ڕەفتار بەکاربێ، ینی نیەتەکە دەفەکە وایە. بەڵام هەندێک جاری تر هەیە کە بەکارهێنرێ بەرامبەر بە مناڵ، جاری وا هەیە وەکو گرفتێکی دەرونیە. بۆ منە حەزێکە لە لای کەسەکە کە عەزێتی مناڵی بەرامبەری بە یاخود خویەکە یاخود مەسەلەن مناڵێکە لە ڕووی دەرونیەوە یاخود لە ڕووی عەقلیەوە مەسەلەن ئاسایی نییە، سێرەکە عەزێتی مناڵێکی تر ئەیە، یاخود کەسە گەورەکان بە نەگرفتی جنسیان هەیە خۆیان و حەزیان لێ عەزێتی کەسی بەرامبەر بن یاخود دەستدرێژی سکسی بکەن لە بەرامبەریانە. ینی هەندێک جا گرفتەکان ئەگەڕێتەوە بۆ گرفتی ژیری عەقلی و هەندێک جاریش ینی بەپێی ئامانجی ئەو کەسێ ئەو هەدەفی چییە کە ئەم توتیشی ئەکا بەرامبەر بەو مناڵە. مناڵ زۆرە کە ڕوبەڕووی ئەو حاڵەتە ئەبێتەوە. هەندێک جار با بڵێ مەرج نییە ئیلان جەستەیی بێ، یعنی ڕاستەوخۆ اختصاب بێ، واتە ینی لە ڕووی جەستەیەکەیەوە بێ. جاری وایە وەکو وتم زارەکیە، جاری واش هەیە هەر مجرد ینی وەکو دەستلێدانێکەیە، بەس مناڵێکی عەدەدەکە زۆرە، بەڵام وەکو ئامارێکی دقیقی ورد ئامارەکە وازح نییە، لەبەر ئەوەی کە ئەگەر خێزان بەمەش بزانێت زۆر جار هەیە ئەیشارێتەوە لەبەر لەکەی کۆمەڵاتی و لەکەی شەرم، ینی ئەوێت شتەکە داپۆشێت و کەسانی تر پێی نەزانن یاخود نەی با بۆ شوێنێک کە چارەسەری حاڵەتەکەی تیا بکرێت و گرفتەکەت ڕووی داوە و زیانی دەرونی بەسەر بناڵەکە بەجێهێڵێ. بۆیە پێویستەکە کاریگەری ئەو تەحەڕوشەی کە لەسەر مناڵەکە کراوە لا ببرێت، ڕووداوەکە ڕوویداوە بەڵام ئەبێ کاریگەری ڕووداوەکە لا ببرێت. یاخود هەندێک جار مەسائلی قانونی و بەدواوەیە کە ڕەنبێ خێزانەکان خۆیان حەزی پێ نەکەن، بۆیە ئەماوە ئەکات کە شتەکان بە شاراوەی بمێنێتەوە. یعنی ئەوەی کە ئێستا بۆن منە هەیە ڕەنبێ دوو هێندێککە هەبێت بەس شاراوە بێ و کە بکراو بێ، بەڵام حاڵەتەکان بەڵێ هەیە. جاری وایە مناڵ بەرامبەر بە مناڵ دوو کوڕ لەگەڵ یەکتری یاخود دوو کچ لەگەڵ یەکتری یاخود لە ناو ژینگەی قوتابخانە لە ژینگەی دەرەوەی قوتابخانە، جاری وایە لە ناو خێزانەکەیە لەلایەن مامێوەیەتی کەیس هەیە لەلایەن مامەوەیە، کەیس هەیە لەلایەن براوەیە، کەیس هەیە لەلایەن باوکەوەیە، لەلایەن خاڵۆزا، لەلایەن ئامۆزا، هەموو ئەمانە هەیە. کاتێک کە ئەم حاڵەتە باسەکرێکەی باسەکرێ بۆ نە کەسەکە گەورە ئەبێ و دەچێتە قۆناغی هەرزەکاری یاخود ئەو دوو هەرزەکاریەوە پشت ینی لە قۆناغی گەنجێتیە و کۆمەڵی کاریگەری دەرونی هینی تەمەنی مناڵی لەگەڵ خۆیان هێناوە و هەمووی کەڵەکە بووە لەسەر یەکتر و تووشی گرفتێکی دەرونی ئەکا ینی کە پاشان لە هەمێژوی حاڵەتەکە کۆڵیتەوە سێرەکەی ئەمە لە قۆناغی مناڵیەوە بە سیلسیلەیەک تەحەڕوش و هەوڵدان بۆ تەحەڕوش، لەبەرەوەی کە هەوڵدان بۆ تەحەڕوشیش ئەو کەسە هەستی پێەکە و بێتاقەتی ئەکا، لەبەرەوە ئەمەش بە هەمان شێوە ئەو کاتە ئەنجا ینی پێی ئەزانێ. لە هەندێک حاڵەت تا خێزان هۆکارە، بۆ نمونە فەزڵکردنی کوڕ بەسەر کچە، بە چاو سێرکردنی هێزی کوڕ بەرامبەر بە لاوە سێرکردنی کچە، هەمیشە پاراستنی کچەکە و حیمایەتکردنی بە ڕێژەیەکی زیاد لە حەد کە ئەمەوا دەرەخا کە ئەم کچە لەبەرەوەی کە کچە ئەبێ زەعیفە و ئەگەری هەیە کۆمەڵگا زۆرتر تەحەڕوشی بۆکە، بۆی وا پەروەردەی ناکە کە متمانی بە خۆی بێ و خۆی هەوڵ با دیفاع لە خۆیکە و لە هەمان کاتە چۆن ئەڵێ
بواردان بە کوڕ و فرسەدان پێی کە بچێتە دەرەوە و کە ئەو کەسێکە بۆ ئەگەشتێکیش ڕووبە لەسەر ئەو ناکەوێت و هەتا دوای ئەمە ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی هەڵەی خێزان لەلایەکەوە وەکو جیازێکردنی ڕەگەز و تا ئەم ئێستشماوە ئەم حاڵەتە ئەمە ڕوویەکی تر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مناڵ لە ئێستەیە ئەزمموی شت ناتوانێ بکات واتە مناڵی ئێستا زۆر چاوکراوە نییە مناڵی ئێستا پشت بەخۆی نابەستێ مناڵی ئێستا زۆر ژینگەی نەدیوە یعنی بە بەردەوام لە ماڵەوەی و ئایپاتێک یاخود مۆبایلێکی بەدەستەوەیە کە ئەمە دوجار مناڵ بەهێز ناکات یەکێکی تر لە خاڵەکان کە هەر خێزان بۆ خۆی فاکتەرە دانان ینی سنوور لەسەر مۆبایل یاخود ئایپاتی مناڵەکە کە سنووری لەسەر نییە و مناڵە گەری هەیە شت بێتە بەرچاوی کە ئەو شتانە هەندێک جار هەیە هەموو شتی شەڕەنگێزیە کە کاریگەریە خاتە سەر دەرونی مناڵەکە جاری وا هەیە بڵین لەقتەکان جنسیە یاخود فلیمی جنسیان ڕکلامی جنسیەتە بەردەمی ئەو مناڵە یاخود جستەی کەسەکانیەتە بەردەمی ئەو مناڵە کە ئەمە مناڵەکە هێشتا توانە ژیرەکانی ئەم جۆرە لەقتاتانە ناتوانێت بە شازێکی تەندروست وەری بگرێ و کاریگەریە خاتە سەر مناڵەکە بۆی ئەمە هەمووی خێزان ڕۆڵی تیا ئەبینێ و خێزان دەبێت لە چارەسەرکردنەکەشە بە هەمان شێوە ڕۆڵی هەبێت ئەکید ئەمە زۆربەی کەیسەکان کاتێکە نەلامان گەورن کاتێکە لە قۆناقی مناڵێ ئەوەی بەرامبەر بە پێکراوە کەس نەبووە یارمەتی بە یاخود لی تێبگا زۆر جار کەیسەکان ئەڵێن کاتێکە ئێمە ئەو شتەمان بەدایکمان وتووە وتوانە تۆ ڕاست ناکەی ئەو شتە دوورە ڕەڕاستیەوە یان خێزانەکەم نەهاتووە فێرم کا گوێم لێ بگرێ هەمیشە ترسانومی بۆی من ترساوم ئەم شتە باسکەم چەندی جار ڕوبەڕووی ئەم شتە بۆ تۆ یان بەتەنیا لە ماڵە زۆر بەجێ هێشتووە یان لە ماڵە کە سوکاری زۆر بەجێ هێشتووە ئەمانە هەمووی ئەو بوار ئەڕەخسێنێ بۆی کە ئەو مناڵە تووشی چەندین جۆری توندوتیژی بێ لەو کاتیا کەم خێزان هەیە لەو کاتە مناڵەکەی بێنێت کاتێک کە ئیتر ئەم کەسە خۆی ئەکەوێتە قۆناغێکی هەرزەکاری یان گەنجێتی و تووشی چەندین شکستی دەرونی و گرفتی دەرونی ئەبێت بەشێکی ئەگەڕێتەوە بۆ لە هۆکارەکان ئەگەڕێتەوە بۆ ئەزمموی خراپی و ناخۆشی تەمەنی منداڵی کە لەگەڵ خۆیان هێناوێتی و هەروەها ئەزمونونەکانی تری ژیانیشێنە سەری ئیترم کەسە تووشی سترێسە بێ و تووشی گرفتی دەرونی ئەبێ و ینی توانای نامێنێت زاڵ بێ بەسەر گرفتەکان لە ژیانی خۆیان ئەوانەی کە دوجارێنە بەردەستی و کاریگەریشی ئەبێتچی بۆ هەردوو ڕەگەزەکە لەسەر پێکێنانی پرۆسی هاوسەرگیری ئەم حاڵەتانە لە ناو کۆمەڵگەیە هەیە ڕەم بێت ئەو کەمتر بیبیستێت یاخۆی حاڵەتەکان کەمتر بێتە بەردەمی یان لە ناو ئەو ژینگەیان نەبێت بەڵام حاڵەتی توندوتیژیەکان لە ڕووی دەرونی و لە ڕووی جستەی و لە ڕووی جنسیەوە هەمووی هەیە لە کۆمەڵگەیە و ژمارەشیان زۆرە بۆیە ئەبێ خێزان هەمیشە چاودێری مناڵەکەی کات لە ڕووی ئامێری ئەلکترۆنیکی کە پێێتی بەجێی نەهێڵێ لە هیچ شوێنێک و متمانە بە هیچ کەسێک نەکات هەروەها هەمیشە پشکنین بک بۆ جستەی مناڵەکەی کاتێک کە ئەچێتە دەرەوە یان لە ناو هاوڕەکانیاتی دیقەتی بە چاودێری هاوڕەکانی بکە و بزانانی هاوڕەکانی لە کام جۆرن هەموو ئەم جۆرانە هەموو ئەم هەڵسوکەوتانەوە ئەکا مناڵەکەت بپارێزی لە هەمان کاتە ئەبێ خێزان خۆی ئاگاداری ئەوە بێ کە توندوتیژی جستەیش بە پێی شوێنی جستەکە کاریگەری خۆی بەجێڵێ بۆ نمونە مەسەلەن کێشان بەدەستێکە یان زلەیەکە ئەمە کەمتر کاریگەری هەیە وەک لەوەی کە بە کەرەستەیەک لە مناڵەکەی با یاخود داخێکا بیسووتێنێ هەموو ئەمانە بە پێی توندوتیژیەکە کاریگەری خۆی بەجێڵێ لەسەر مناڵەکە بەڵام خێزان هەمیشە ئەو خاڵەی بیربێ کە ڕاستکردنەوەی ڕەفتار بە توندوتیژی چارەسەری ڕەفتارەکە ناکات
ئەکرێت هەندێک جار بۆ نەخۆی بێتاقەت دەرخای یانێک تۆستۆنی سەوتی بگۆڕێت یاخود بێبەشی کا لە شتێکە مناڵەکە حەزیلێتی ئەمانە ئاساییە کە بەرامبەر بە مناڵ بکرێ و سنوور بۆ ڕەفتارەکانی مناڵەکە دامنێ بە شێوازێکی پەروەردەی ئەگەر خێزان ئەمەی نەزانی و زانیاری لەسەر ئەمە نەبوو لە ئێستایا ڕاوێژکاری دەرونی ڕاوێژکاری کۆمەڵایەتی لەسەر جەم شوێن و دام و دەستگا قوتابخانەکان هەن ئەکرێت ڕاوێژیان پێ بکە کە چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکەیکە. هەندێک حاڵەت هەیە مناڵەکە بۆ منە ناتوانێت یانی لە سنووری خۆی دەرەچێ لە ڕووی ڕەفتاریشە و لە ڕووی دەرونیشەوە ئەکرێت سەردانی پزیشکی پێ بکە. منداڵی خاوەن پێداویستی تایبەت هەم توندوتیژەکانی کە بەرامبەریان ئەکرێت کاریگەری دەرونی بەجێڵێ لەبەرەوەی ئەوان لە ڕووی دەرونیەوە وەکو هەست و وەکو بڵین هەموو هەستەکانیان بە ئازار و هەستکردن بە دڵخۆشی و هەستکردن بە ناخۆشی و درکردنی ئەو حاڵەتانی کە ڕوبەڕوویان دەبێتەوە تەندروستە. وەکو هەموو تاکێکی کۆمەلگا ئانیش ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە لە هەندێک ڕوا زیاتر وەکو گاڵتە پێکردن سەرزەنشکردن جاری وا هەیە بۆ منە کەس ینی ئێهمالیان ئەەکەن ینی کەسە گەورەکانیش و کەس مناڵەکانیش ئێهمالی ئەو منداڵە ئەەکەن زۆر گرنگی پێنادەن کە ئەمە جۆرێکە لە توندوتیژی و هەندێک جاریش کۆمەڵێکمان هەن ئەوانەی کە لە ڕووی ژیریەوە بۆن منە زۆر دواکەوتن و ینی توانەستە عقلەکانیان هاوکاریان ناکە ئەگەری هەیە ئەگەر خێزان زۆر چاودێریان نەکات کە لە دەرەوە تووشی تەحەڕوشی جنسی ببن بەهۆی ئەوەی کە زۆربیان بۆ نەتوانستی ئاخاوتن و قسەکردن و دەربڕین لە خۆیان لاوازە لەبەرەوە منداڵی خاوەنپێداویستی تایبەتیش جۆرێک کە ینی چینێکە لەو چینانێک کە ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە لەلایەن سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا.